حکوومەتی هەرێمی کوردستان دوو کابینەی بەڕێ کرد بەبێ بوونی هیچ یاسایەکی بودجەیەکی دیاریکراو ساڵی 2021 کە دەکاتە ساڵی هەشتەم حکوومەتی هەرێمی کوردستان و ساڵی 2022 ساڵی تازەیە ئەمە لە کاتێکدایە کۆتا بودجەی هەرێم لە ساڵی 2013 دا بوو کە بڕەکەی با زیاتر لە 15 تریلیۆن دینار خەمڕێن رابوو. ئەمە لە کاتێکدایە لە ساڵانی دواتریش حکوومەتی هەرێم نەیتوانیوە پرۆژەی بودجەی ساز بکات و لەم نێوەندەدا پەرلەمانی کوردستانیش لە لێپرسینەوە چاودێریکردنی داهات و خەرجیەکان دەستەوەستان بووە. دەتوانین بڵین دوو کابینەی هەرێم بەبێ یاسای بودجە گوزەر دەکات. ئەم بارودۆخەش لە ئەستۆی پێکێنەرە سەرەکیەکانی حکوومەتدایە. بیانی حکوومەت بۆ نەبوونی پرۆژە یاسای بودجە بۆ قەیرانی دارایی و شەڕی داعش و ڤایرۆسی کۆرۆنا دەگەڕێتەوە. هەرچەندە سەرجەم ئەو قەیرانانە لە سەر ئاستی هەرێمی کوردستان کەم بوونەتەوە یاخود هەر نەماون. یەکێک لەو سەرچاوانی حکوومەتی هەرێم بۆ ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە پشتی پێدەبەستێت سامانی سروشتیە. لە ئێستاشدا نرخی نەوت و سوتەمەنی لە بازاڕەکانی گیان لە بەرزترین ئاسدایە، بەڵام تا ئێستا حکوومەت نەیتوانیوە گرفتەدارایەکانی پێ چارەسەر بکات. تا ئێستاش حکوومەت هیچ هەنگاوێکی نەناوە بۆ دانەوەی پارەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و پێنەدانی موچە لە وادەی خۆیدا. ئەو گرفتانەی حکوومەتی هەرێم کردوویەتێ بیان و بۆ ئامادەنەکردنی پرۆژە یاسای بودجە هەمان گرفت لە حکوومەتی عێراقیش ئەگەر زیاتر نەبێ کەمتر نەبووە و بوونی هەیە. حکوومەتی عێراق ساڵانە پرۆژە یاسای بودجە ڕەوانی پەرلەمان دەکات و هیچ پارەیەکشی فەرمانبەرانی پاشەکەوت نەکردووە و لە وادەی خۆیدا موچەی فەرمانبەران دابەش دەکات. نەبوونی پرۆژە یاسای بودجە لە هەرێمی کوردستان گەورەترین گرفتی بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان دروست کردووە. با جۆرێک لە 8 ساڵی ڕابردوودا هیچ بودجەیەک بۆ وەزارەتەکان دابین نەکراوە. لەو ماوەیەشدا هەر پرۆژەیەک ئەنجام درابێت کراون بە دەستکەوتی سەرۆکی حکوومەت یاخود جێگیرەکەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان بە خەڵکی فرۆشراونەتەوە و زۆرترین پرۆژەش کەوتونەتە کاتەکانی بانگەشەی هەڵبژاردنەوە. نزیکەی سەدەیەک لەمەوبەر لە سایە حکوومەتەکەی شێخ مەحموود داوەزیری دارایی ئەو کاتە نەیدەهێش قاسەکەی بەتاڵ بێت و خەرجی حکوومەتیشی دەدا و هاوکاری هەژارانیشی دەکرد. ئەحمەدی هیلالی کە وەزیری دارایی بوو لە کۆماری کوردستان لە مەهاباد تا ڕوخانی کۆمارەکەش نەیهێش قاسەکەی بەتاڵ بێت. بەڵام خراپی سیاسەتی دارایی و نەبوونی پلانی ستراتیژی ود لە دەیان ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی گەیاندووەتە ئێستا کە قاسەیەکی بەتاڵیان خستووەتە بەردەم وەزیری نوێی دارایی.